ئەوەی کە ئەم ڕۆژگاری کە ئیستا هەمانە و دوای 10 ساڵ ڕوونەیات بۆ ئەوەی کە دەستورێکمان هەبێ هەمومان وەکو یەک سیرکە دەستورێک نەبێت تەنیا بۆ دەسەڵاتداران و پاشاکان بەڵکو دەستورێ بێ بۆ ئەوەی کە هەمومان لە شوێنی خۆمانەوە بک بەو کەسە جوامێرە بەرهەمداری کە خزمەت بە خاک وڵاتەکەمانەگەێنین بەداخەوە بەهۆی گوێنەگرتنی ئەو داخوازیە ڕەوایانەی کە چ لە پەرلەمانی کوردستانەوە هاتن چ لە شەقامەوە هاتن چ لە دامودەزاکانی تر و دەستەبژێر و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و چالاکەکانەوە هاتن چ لەوانەی خەوێکیان بۆ ئایندەی ئەم وڵاتە هەبوو خولیایەکیان بۆ گەشەسەندنی ئەم وڵاتە هەبوو گویان لێ نەگیرا ومێ دەکەم دوای 10 ساڵ بە خەرمانی ئەو ڕەنجەیە بچینەوە تێبگەین کە ئێمە پێویستمان بە گوێگرتنە لە یەکتری پێویستمان بەوەیە بە هەموو جیاوازیەکانمانەوە یەکتری قوبوڵ بکەین ئەرکمانەکە پشتی یەک بگرین ڕیزی یەک بگرین خۆمان ڕێک بخەین خۆمان یەک بخەین چونکە بە دڵنیاییەوە ئەو مەترسیانەی کە لەسەرمانن چاو لە کەسمان ناپۆشن دەسەڵاتداران و حکومڕانان نابێ پێیان وابێ ئەوە تەنیا هاوڵاتیان و ئازادی خوازن لەبەردەم مەترسی و هەڕەشە ئەمنی و سەربازی و سیاسیەکانی دنیایان بەڵکو بێ دڵنیا بینەوە کوردبوونی ئێمە هۆکارێکی سەرەکیە بۆ بەگژاچوونەوەی ئەو بارودۆخانی کە ئیستا هەن و بۆ هەموو ئەو پەلاماردانانی کە لە خاکی وڵاتەکەی ئێمەیە ئیستا ڕوئەیە ومێ دەکەم دوای 10 ساڵ و دوای ئەو ڕووداوانی کە لە مانگی 12 ساڵی پارە ڕوویاننا هەموو لایەکمانەوەمان ئەزمون کردبێ کە ئاسایش و ئارامی ئەم وڵاتە کە پاراستنی هاوڵاتیانی ئەم وڵاتە کە پاراستنی دام و دەستگا دەستوری و دەوڵەتیەکانی ئەم وڵاتە ئەرکی هەمومانە ئەرکی هەمومانە کۆتایی بە لێکترازاندن و بە پژلەیەکردن و یەکتلەتکردن و یەکتر وردکردن و هاڕینی یەکتری بێنین بۆ ئەوەی خوێنی شەیدان ئاسوودە بکەین بۆ ئەوەی ئەو ڕۆحی بەرگریکردن و داکۆکیکردنەی کە ئیستا لە هاوڵاتی و لە ئازادی و لە ئاشتی و لە ئاوەدانی و لە ئارامی و ئاسایش و ئابوووریەکی ڕاستەقینە هەیە بپارێزرێن ومێ دەکەم هەمومان چۆن لەم هەوڵەیە کۆبووینەتەوە هەمومان لەم وڵاتەیە کۆببینەوە دوور لە هەر دەستدەوەردان و دەخالەتێک دوور لە تۆمەتبارکردنی یەکتری بتوانین گوێ لە یەکتری بگرین بەرنامە وتار و کاری هاوبەش و ئامانجی نیشتیمانیانە دابنین و دیاری بکەین بۆ ئەوەی ڕۆحی زیندوی ئەم خۆشەویستانە بۆ هەتا ئاسوودە بێ بۆ ئەوەی کە گیانی بەرگریکردن و داکۆکیکردن و قوربانیدان بەردەوام بێ بۆ ئەوەی کە دەوڵەتێک دروست بێ جارێکی تر کە خۆی قوربانی دەستی جەلاد بووە لە پۆست و پێستی جەلادا خۆی نەبینێتەوە ئێوەی خۆشەویستیش شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەڕێز تاراخان جێگری هاوسەرۆکی تەبگەری ئازادی با بفەرمێت بۆ وتارەکەی. سەری ڕێز بۆ تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی گەلەکەمان و شەهیدانی حەفدەی شوبات لە حزوری کە سوکاری شەهیدانە دانوێنین وتاری سیاسی و بانگەشەی سیاسی ناکەین بەڵام ئەڵین کە ئەبوایە ئەمڕۆ لە تەلاری هونەر جێگەی ئێمە نەبوایەتەوە بەڕاستی 10 ساڵ تێدەپەڕێ بەسەر شەهیدکردنی کۆمەڵێ گەنج و لاوی ئەم وڵاتە کە تەنها داوای مافەڕەواکانی ئێمەیان کردووە بەڵام بەداخەوە مافەکانی ئێمە هێشتا نەک بەدینە هاتوون بگرە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر لە ناوچوون و بەرەو زیاتر بەرتەسەکردنەوەی ئازادیە ڕۆین ئەوەی ئەم شەهیدانە داوایان کردو لە پێناوی دابوون بە قوربانی نەک نەهاتوونەتە دی بەڵکو ئەمڕۆ ئەرکی سەرشانی هەریکێکمانیان لەوە قورستر کردووە کە لە ڕابردوو خاوەنداریمان لەو شەهیدانە کردبێ بەڵام بەداخەوە بە بەرنامەیە یاخود بێ بەرنامەیە بەڕاستی یادی شەهیدان ڕۆژ بە ڕۆژ بچووکە کرێتەوە ساڵ بە ساڵ بچووکە کرێتەوە ئەمەی کە لێرەین ئەم بەڕێزانەی کە لێرن و کەسانێکی تریش کە ئەمڕۆ خواستیان هەبووە کە لێرە بن بەڵام نەیانتوانیوە ئامادە بن لە هەرە نمونە جوانەکانن کە وەفادارن بەرامبەر بە خوێنی ئەو شەهیدانە بەڵام ئەمە زۆر کەمە بەڕاستی دەبینین بارودۆخی ئازادی لە چ دۆخێکایە بارودۆخی ژیانی هاوڵاتی لە چ دۆخێکایە موچە و گوزەران و خزمەتگوزاری لە چه ئاستێکدایە کاتێکیش کە دێنە شەقامەکان دوای 10 ساڵ بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لە خۆپشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو جارێکی تر کۆمەڵکوژی بەڕێوەچوو لە سلێمانی شەهیدکردنی گەنج و مناڵان بەردەوامە لە هەولێر دەستگیرکردن و سزادان بۆ ئازادی خوازان بەردەوامە ئەوەی کە دوێنێ بەڕێوەچوو
چەند پەیامێکی تێدا بوو بەڕاستی لە شاری هەولێر. یەکێک لەوانە کە هاوکات بوو لەگەڵ 15 شوباتا کە پیلانگەڕی نێودەوڵەتی دژ بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوەچوو لە هەمان کاتا دەسەڵاتی کوردی نیشانی دا کە هەمان دەوڵەت هەمان یاسا بەڕێوە ئەچێت ئەوەی کە پیلانگەڕی لەسەر ڕێبەرێکی گەلی کورد لە باکووری کوردستان بەڕێوە برد هەمان پیلانگەڕی بەرامبەر بە ئازادی خوازان لە هەولێردا بەڕێوە دەبات. پەیامێکی تر هاوکات بوون بوو لەگەڵ حەفدەی شوباتا کە ئازادی خوازان مافیا نییە یاخود گولە ئەنرێ بەدەمیانەوە دواتر ئەکرێن بە تیرۆریست یاخود لە زیندانەکانە سزا دەدرێن و بە دەستی دەرەکی و بە سیخوڕی و بە کۆمەڵێک ینی تۆمەتی بێبنەما ئازادی خوازان تاوانبارەکرێن. لە کاتێکە هیچ بابەتێک نییە کە ئازادی خوازان پێویستیان بە سیخوڕیکردن بێ. ئەم وڵاتە خۆی بووە بە مەیدانی سیخوڕی. بەشێکی سیخوڕی ئێران تایدا تەراتێنەکە، بەشێکی سیخوڕی تورکیا تایدا خاوەن ماڵە. چ پێویستی بەوە هەیە ئازادی خوازان سیخوڕی بکەن یاخود دەستی داگیرکار بێنن؟ هاوڕێیان ئەوەی کە بەڕێوە چوو بۆمبارانکردنی هەولێر یاخود لە باکووری کوردستان یاخود لە ڕۆژاوای کوردستان یاخود ڕەوشێکی کە ئازادی خوازان لە ڕۆژهەڵاتی کوردستانی بینن هەمویان گرێدراوی یەکن. دەسەڵات لە باشووری کوردستان خواستی ئەوەی هەیە کە دەنگە ئازادەکان پارچە بکات، خواستی ئەوەی هەیە بڵێ هەر گەرمیان عیلاقی بە هەولێرەوە نییە، باکوور حەقی بە ڕۆژاواوە نییە، بە باشوورەوە نییە. عەقڵیەتێکی پارچەگەرێتی مرۆڤ پارچەکردنیش هەیە لە چارچەوەی سیاسەتی دەسەڵاتی هەرێمی کوردستاندا. ئەوەی کە بەڕێوە دەچێت مەترسیە لەسەر هەبوونی گەلی کورد، لەسەر قوارەی هەرێمی کوردستان، لەسەر دەستکەوتەکانمان لە باشووری کوردستان. وێڕای هەموو تێبینیەکمان لەسەر سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان، بەڵام دوجار ئەوەی کە هەیە بەرهەمێکە دەستکەوتێکە بەدەست هاتووە پێویستە بە هەمومانەوە بیپارێزین. بەڵام ئەوەی کە نایەوێ بیپارێزیە بەڕاستی خودی دەسەڵاتە. خودی ئەو هێزانەیە کە لە دەسەڵاتدا ئەمڕۆ بێباکانە ئازادیە خینکێنن. بۆیە ئەرکی هەمومانە بەڕاستی بە تایبەتی لەم قۆناغەدا خاوەنداریکی زیاتر لە شەهیدان بکەین، لە قوربانیان بکەین، لە زیندانیان بکەین. ئەمڕۆ دەبوایە ئێمە بە هەمومانەوە ساڵیادی شەهیدانی حەفدەی شوباط لەگەڵ هەڵوێز دەربڕینمان بۆ زیندانیانی هەولێر و بادینان بکەین بە یەک و بەڕاستی هەیەجانێک ڕەوشێک دروست بکەین لە سلێمانیەوە گەورەترین پەیام بدەین بە دەسەڵاتی هەولێر کە پاشگەز بێتەوە لەو بڕیارە نایاسایی کە داوێتی کە بەڕێز مەسرور بەرزانی بانگەشەی نایاسایی بوونی بە زمانی خۆی کردووە و بۆ خۆی مەسرور بارزانی بۆ خۆی پێشێلکاری یاسایی کرد و هەمیشە بە ناوی پێشێلکاری یاساوە ئازادی خوازانی ئێمە دەستگیرەکەن. بێگومان بە دەستگیرکردنی هەرێکێک لەو تاکانە بە دەیان و بە سەدان بە هەزاران دەنگی ئازاد بەڵندترە بێ و بێگومان پێویستی بە خاوەنداری هەموو لایەک هەیە، پێویستمان بەوە هەیە لە چوارچێوەی شێواز و مۆدلێکی دیموکراتی و مەدەنیانەدا هەموو دەنگە ناڕازیەکان کە ئەمڕۆ زۆرێک لەو دەنگە ناڕازیانی بە تایبەتی ئەم ناوچەیە کۆبوونەتەوە. من داواکەم بۆ ئاسوودەکردنی خوێنی شەهیدانی حەفدەی شوباط، بۆ ئاسوودەکردنی شەهیدانی ڕۆژانی دوایی ئێمە پێکەوە بۆ ئەوەی بتوانین خاوەنداری لە شەهیدان بکەین، لێرەوە بەرەیەک دروست بکەین، بەرەیەک دژ بەو نادادی و نایەکسانیەی کە بەڕێوە دەچێت، بەرەیە دژ بەو پێشێلکاری یاسایانەی کە لە ئاستی هەرە ژووری دەسەڵاتداری هەرێمی کوردستاندا پێشێلکاری یاسایی ئەکرێت، بە هەمومانەوە بتوانین یاسا بپارێزین، دەستکەوتەکانمان بپارێزین لە دەستی ئەو دەسەڵاتەی کە ئەوێ لە دەستمان بچێت. دووبارە سپاس بۆ ئێوە. خۆمان بە کەمتەرخەم و بە شەرمەزارە زانین کە لە شوێنێکی بەم ڕەنگەدا دیارە کەم و کورتی هەموو لایەکمان هەیە بە تایبەتی و هێزانەی کە بانگەشەی ئۆپۆزیسیۆن بوونەکەن کە ڕۆژ بە ڕۆژ ئەم چالاکیانە بچووکەکرێتەوە و کەمەکرێتەوە، کەم نرخەکرێتەوە. ئەمەش من پێم وایە وێ ڕای دەستخۆشیم بۆ ڕێکخەرانی ئەم گردبوونەوەیە لێرە، بەڵام پێم وایە ئەمەش بە هەوڵ و پێداگری بنەماڵەی شەهیدان ماوەتەوە نەک بە ئازایەتی هیچ لایەکمان. بۆیە جێگەی خۆیەتی سەری ڕێز بۆ ئەوان دابنین و بەڵێنیان پێ بدەین. منەمەوێ بە ناوی هەموو هەڤاڵانی خۆمەوە لە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بەڵێن بە بنەماڵەی شەهیدان بدەم لە حزوریانە کە ئێمە وەفادارە بین بەرامبەر خوێنی ئەو شەهیدانە و هەرگیز ملکەچ ناکەین و پاشەکشە ناکەین لە هەر یەکێک لە داخوازیەکانی ئەو شەهیدانی کە لە پێناوی ئێمەدا بوون بە قوربانی و تا دوا دڵۆپی خوێنمان تا ئەو کاتە ئێمە شەگەینە حزوری ئەوان وەفادارە بین و درێژە پێدەری ڕێگەی ئەوانە بین. زۆر سپاس بۆیەوە. بەڕێزان پەیامی سەرجەم شەهیدانی حەفدەی شوباط لەلایەن بەڕێز کاک شێخ فاروقەوە دەخوێنرێتەوە، با بفەرمێن.
بەخێر بێنەخەوە کاتان بینم دڵخۆشم کاتان بینم وازانم کەسم لێ نەڕۆی بووە زۆر دڵخۆشم پێدان ئەوەی کە ئێمەی ڕاگرتووە ئەوەی ئێمە هێشتۆتەوە ئێوە کەسیکە نییە ئەو کەسە چاکانن کە ناختان پاکەیەوە ئێوە سەلمان وتانە کە ناختان پاکە مع الأسف بۆ ئەم دەسەڵاتە گەندەڵە بۆ ئەم دەسەڵاتە دزە بەس بیر لە پارە ئاکاتەوە بیر لە هاوڵاتەکانی ناکرێت ئەو هاوڵاتیانی کە ڕۆژانێ بوو خۆیان فیدا کرد بۆیان لە وەختی بەعسە ئێمە بوو بووین بە نازم بڵێم بووین بەچی بۆ ئەم دەسەڵاتە بەس بۆی ئەوان بمێنن لەو شاخە بۆی بژین ئەمە وەفاقیانە ئەمە وەفاقیانە کە ڕۆڵەیەک داوای حەقێکی بکە داوای مافێکی بکە پیشەکە بنێ بەناو چەوانیەوە بڵێ تەواو ئێمە پارەماندی نەوتماندی ئێوە تەواو کۆتاییتان هات ئەوەی قسەشکانیە ئەی کوژین بەداخەوم بۆ ئەوانە بەس ئێوە سەرمادووتانە بۆ ئێمە بەڕاستی ئێوە من شانازیتان پێوەکەم بڕوابکانیە لە دوای خوا و پێغەمبەر ئێوەن بۆ ئێمە ئەوەی ئێمەی ڕاگرتووە ئێوەن زۆر شانازیتان پێوەکەم نییە یەک بە یەک ئەم دەمو چاوانە چونکە هەموو ساڵێک من ئەمانە ئەبینمەوە من هیچ کەم نییە من هیچم ناوێنم دەسەڵاتە گەندەڵە من ئەو پەڕیکەوە 2 ساڵی کەژیام ئەبێ ئەم دەسەڵات خۆی بۆ خۆی فام بکاتەوە ئەم میلەتە بۆ ئەو جەنگاوە هەتاکەی ئەمە 30 ساڵە چیەکە یانی بەتەمای سیکە بژیت ئینشەڵڵا ڕۆژ بە ڕۆژ نییە یەک بە یەک بە دوای یەکانیە لەناوەچن بەس ئەم میلەتە هەر ئەمێنێتەوە دەوەرن کاکە وەرە ئەم میلەتە ئاشکەنەوە لەگەڵ خۆتانە بەخوا ئێمە هیچمان ناوێت لێتان باوکم بەو خوایە ئەم کە سوکاری شەهیدانە یەک دیناریان ناوێت لێتان بەس وەرن کاکە ئەم میلەتە ئاشکەنەوە ئەم هەموو گەنجە بێ دەرامەتە ڕاکە خۆیان بە ئیجا خۆی کوژێت ئەم هەموو تەخەڕوجە ئەم هەمووی کە تەخەڕوجی کردووە وەرن کاکە بەلای ئەمە هەتاکەی هەرسەری خۆتان دانێن و خەریکی دزی و تاڵانی و قاچاقچێتی و ئەم لە ئەولان وەرن شتێ بکەن کاکە با بڵم ئۆخەی ئەمە کوردە ئەماکە ئۆخەی بەداخەوم بۆیان بەداخەوم من زۆر دڵخۆشم بە ئێوە ئەوەی کە منی ڕاگرتووە ئەو کە سوکاری شەیدانی ڕاگرتووە ئێوە دووبارە و سێبارە یاخوا بەخێر بێن سەر چاومان گەورە و بچووکتان ڕێزم هەیە بۆ هەمووتان بۆ خانەوادەکانتان زۆر خۆشەویستن لای بەخوای سە بۆ بکری یەک بە یەکتان ماچەکەم یعنی ئەوە دڵخۆشم پێتان وا ئەزانم هەمووی ئەولادی منن هەمووی باوکی منن هەمووی برای منن دایکی منن ئەوە دڵخۆشم پێتان یاخوا سەرکەوتوو بن هەتا ئێوەشما من حەفەی شوبات هەر ئەمێنێت دەنگی ئازادی هەر ئەمێنێت یاخوا هەر سەرکەوتوو سەرفراز بن داواش ئەکەم نییە لە خوای گەورە ئەم دەسەڵاتانە ئەم دەسەڵاتە تۆزە بەخۆیان بچێتەوە ئەم دەسەڵات تۆزە بەخۆیان بچێتەوە کاک یعنی هەتاکەی ئەو خەڵکە ئەگری لە بادینانە نازانم لە دوهۆکە لە زاخۆیە ئەی ئەنگری لە بەرچی لەبەر ئەوەی داوای شتێکەکەن داوای حەقیقی خۆیەکە یاخوا بەخێر بێن سەرچاوم گەورەتان کردین لەم حەڤەی شوباتەیە یاخوا بەخێر بێن سەرچاوم زۆر سوپاسانەکەم یاخوا بەخێر بێن زۆر سپاس بۆ کاک شێخ باوشی کۆتا شەهیدی خۆڵکی شادانەکان شەهید هەبی بەڕێزان وتاری بنەماڵەی کاک حاجی عومەر باوکی شەهید مامۆستا هێرش لە شاری کۆیە لەلایەن کاک هێمن حاجی عومەرەوە دەخوێنرێتەوە بام فەرمێن بەناوی خدای گەورە و میهرەبان ئەمڕۆ لە یادی هەفتەی شوبات خۆمان بە خۆشحاڵ دەزانین و سەربەرزین کە بەشدارین لەم یادە خەمناکە بەڕێزان شەهیدانی هەفتەی شوبات دەنگێکیان نا بە گوێی دەسەڵاتدارانی ئەم هەرێما ئەویش ئەوە بوو بەسە گەندەڵی بەسە دزی بەسە تاڵانی بەداخەوە تاکو ئێستا هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراو ئەوان لە شەقامەکان شەهید بوون
ئێمەش هەمومان چوینە ماڵەوە بەبێ ئەوەی هیچ کام لە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت. زۆر سوپاستان دەکەم. زۆر سپاس بۆ کاکێمن حاجی عومەر بۆ وتارەکەی. وتاری بنەماڵەی شەهیدی سەربەرز کاکە بڕیار حەسەن لەلایەن کاکە بەرهەمی برایەوە دەخوێنرێتەوە با بفەرمێن. بەناوی خوای گەورە و میهرەبان هەموو لایەکتان بەخێر بێن. ئێمە وەکو بنەماڵەی شەهید بڕیار و کاکە شەهید هەرێم و کاکە شەهید داکار کە لە سەیسایە شەهید بوون، پامی هاوخەمیمان هەیە بۆ بنەماڵەی شەهیدە سەربەرزەکانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی و دڵگرانین لە دادگایی نەکردنی تاوانبارانی کەیسی شەهیدانی خۆپیشاندەر و شەهیدانی ئازادی خواست و هاوخەمی و دڵگرانی دەرەبڕین بەرامبەر بەو بڕیایی دادگای لە هەولێر بەرامبەر ئەو ڕۆژنامەنووس و کەسە ئازادانە کران و ئێمە دوای شەهیدبوونی شەهیدانی حەفەی شوبات و شەهیدبوونی شەهید بڕیار و شەهیدانی سەرجەم شوێنەکانی ناوچەکانی کوردستان هەمومان یەک خەممان هەیە، ئەویش خەمی لە دەستدانی ڕۆڵەکانمان لە پێناوی سەربەرزی و ئازادیە. ئێستا ئەم ڕۆژ سەربەرزی و ئازادیەکان دیسانەوە خرێنەوە ژێر پرسیار ئەیانەوێ ئەم هەرێمی کوردستانە بەرەو کۆی لەبوون بەرن وەکو کۆریای باکوور و ئەوانە سەرۆک مقدس بێت بەبێەوەی هیچ شتێکی باش بۆ خەڵکی کوردستان بکات. لەبەرەوە ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانی سیاسی دارایی ئەوە قەیرانی ئەخلاقی ژیاتە سەر، لەبەرەوە خەڵکە کوژێت پاداش دەکرێت کە سەر بەدەسەڵاتە، بەڵام خەڵگەڵێ گەندەڵی هەیە 5 ساڵ زیندانی و 6 ساڵ زیندانیەکرێت. لەبەرەوە ئێمە هەر تاکێکی ئەم هەرێمی کوردستانە ئەبێ هەست بەوە بکەین لە ماڵەکانی خۆمان ئاسژ دین. تۆ بڕوات بە مۆبایلەکەت نەبێ نامەیەکی پێ بنێری ڕسمێکی پێ بنێریت 6 ساڵ زیندانی بکرێت، ئەبێیتە قەنەعاتت بە چی هەبێ؟ ئەبێ وەکو سەردەمی سەدام حوسێن دار و دیوارەکەشت لێ بێت بە جاسوس بەسەرتەوە بۆ ئەوی نەتوانی هیچ شتێک بکەین. داوا لەم دەسەڵاتەکەین بەڕاستی پێداچوونەوە بەو کار و ڕەفتارانەی کە کردوێتی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بکە، لەبەرەوە ئەوەی دەسەڵاتی معەمەر قەزافی سەدام حوسێن سەرجەم حوسنی مبارەک ئەو ناوچانە بینین کە چیان بەسەراتووە، لەبەرەوە پەتی زوڵم لە ئەستوریا ئاوچڕێ و داواکارم لە خوای گەورە سەبووری بە دڵی ئێمە و سەرجەم کەسوکانی شەهیدان بدات و هیوای پێداچوونەوەی لە دادگای تەمیز بۆ ئەو ئازادی خوازانەکەیت. سوپاسدانەکەم. زۆر سپاس بۆ خانەوادەی شەهید بڕیار حەسەن. بەڕێزان کۆتا وتار لەلایەن بەڕێز کاک نزار محەممەدەوە کە چالاکەوانی خۆپیشاندانەکان و ماوەی 10 ساڵە بە بەردەوامی لەگەڵ کەسوکاری شەهیدانایە با بفەرمێن. هەردوای ئەمەش یەکسەر دەسەکەی مەدابەشکردنی خەڵاتەکان بۆ ئاگاداری جەناب. سڵاوتان لێبێ ئازادی خوازان، کەس و کاری شەهیدان، کەس و کاری شەهیدانی نەک هەر حەفەی شوبات بەڵکو ئەبێڵین کەس و کاری شەهیدانی شەقام، چونکە ئەم شەقامە زیندووە، شەقامێکە بە دەسەڵات ئەڵێ ئێمە ئێوەمان ناوێ و دەسەڵاتی هیچی پێ نییە، پارەی پێ نییە، ئیفلاسە، نەوتەکەی لای بێگانەیە، سوپای یەکگرتووی نییە، دەوڵەتی نییە، ئیفلاسە دایمە بۆ هەموو داگیرکەرێک سەر شۆڕەکە دەستی هەموو داگیرکەرێک ماجەکە. ئەم دەسەڵاتە کە ئێمە ژەبینی لەسەر شەقامە هیچ دیارێکی بۆ ئێمە نییە، هیچ چاکسازیێکی بۆ ئێمە نییە، هیچ پرۆژێکی بۆ ئێمە نییە و هیچ کێشەیەکی بۆ چارەسەر ناکرێ. تەنها لە شتێکدا کە سەرکەوتوو بێ و دزینی قوتی خەڵقە کە لەمەشدا سەرکەوتوو نابێت، چونکە مێژوو ئەڵێ هیچ دیکتاتۆریەک سەرکەوتوو نەبووە لە چەوسانەوەی گەلەکەی. بۆیە ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئێمە زیادەکە و ئێمە وەکو ئەو پشتوەی وین کە لە ژێر خۆڵە مێشین، وەکو ئەو بێدەنگی وین کە لە پێش بوومە لەرزەیە. بۆیە ئەم حاڵەتە حاڵەتی نائومێدی نییە، حاڵەتێکی ئەو پەڕی ئامادە باشیە، بانزینێکی زۆر ڕۆکراوە، چاوەڕوانی یەک دەنگکەشخارتەیە. ئیتر ئەو دەنگکەشخارتەیە کەی ئەکرێت حوسنی مبارەک و کوڕەکانی چۆن گاڵتیان بە خەڵک دەکرد، بەڵام دوایی بە 18 ڕۆژ ڕووکەندان. ئەم دەسەڵاتە بۆ کوێ ئەچێت؟ بۆ هیچ شوێنێک ناچێت، تەنها شوێنێکە ئەبێ بۆی بچێت بەردەمی دادگایە. لە بەردەمی دادگایە
ئەیان بینینەوە کە چەند بچووکن لە بەردەمی خەڵکە وەکو چۆن ئێستا ئەیان بینین چەند بچووکن لە بەردەمی داگیرکەرانە چۆن لەم ڕۆژەیە مەسیجێک بە ئێمە ئەگەێنن ڕۆژی حەڤەی شواب یەک کۆمەڵ خەڵکی ئازادی خواست لە دادگایەکی ئەمنی لە دادگایەکی سیاسی دادگایەکی سەرۆکی حکومەت بەناو سەرۆکی حکومەت کە ئێستاشە سەرۆکی دەستگەرۆکی ئەمنی حیزبیە لە دادگایەکی بۆ شێوەیەدا حکمی چەندین ساڵە ئەدا بەسەر ئەو ئازادی خوازانەیە مەسیجێکمان پێگەێنێڵێ من ئێوە لە حەڤەی شوباتا ئەوەتان کرد ئێمەش لە حەڤەی شوباتا بۆ شێوەیە لە هەر شوێنەکا بن ئێمە سانسۆرتان لەسەردانین لە هەر شوێنێکدا بین پژمنتان نەگرین و تانخینە زیندانە تاریکەکانی خۆمانەوە بەڵام ئێمە ژەمێ پێیان بڵین گرتنی ئەو ئازادی خوازانە سەرۆکی حکومەت کە سەرۆکێکی دەستگای ئەمنیە ئەم حکومەتە کە فاشترین کابینەی هەیە هەموو ئەو بندیوارانەتان هەموو ئەو دەستگا ئەمنیانەتان ئەوەتان ئەو کارە ئاسانەتان بۆ ناکات کە ئێوە چارەنووسی ئێوە لە چارەنووسی دیکتاتۆرەکانی تر نەچێت ئەو کارە ئاسانەتان بۆ ناکات کە ئێوە لە چارەنووسی خۆتان ڕاکەن چارەنووسی ئێوە هەر لە ناوچوونە چارەنووسی ئێوە هەر دادگاییکردنە وەکو چۆن نە حوسنی مبارەک و نە بن لادن و نە قەزافی و نە سەدام و نە ئەمانە لە دادگا ڕزگاریان نەبووم ئێوەش ئەدابینەوە لە بەردەم دادگا ئێمە خەڵکی ناومێدکراونین خەڵکی زۆر زۆر بە ئومێدین و ئومێدمان زۆر زۆرە ئومێدمان بۆ خەڵکانە هەیە کە 10 ساڵ ئامادەیە بە چواردەوری قەبرێکا بسوورێتەوە ئیتر من ناومێدیەکەی لە چیایە ئەمە هیچ جۆرە ناومێدیەک نییە بەڵکو چاوەڕوانی سەرکرداکە چاوەڕوانی ئەوەکە حیزبەکان لە حکومەت بێنە دەرەوە چاوەڕوانی ئەوەکە نخۆی ئەم وڵاتە پێشڕەوی ئەم خەڵکە بکە فەرموو پێشڕەوەکان بێنە دەرەوە سەرکردەکان باخۆیان دەرخەن ئەو کاتە خەڵکیش خۆی دەرەکە کە چەند زۆرن و ئەیان بینی دیکتاتۆرەکان لە کەشتێکدا بە کەشتێک ئەیانێ ڕابکەن کە چەند کەسێکین و دوایی وردە هەموو کەسێکیش لەو کەشتی دیکتاتۆرانە ڕائکات و خۆی هەڵەدات و کەس ناچێتە کەشتێکی نوخڕۆ بووەوە ئێستا خەڵکێکی زۆر دەبین لە کەشتیەکایە خۆی هەڵاتی و کەشتیە بۆی ئیمتیازات وەرگێ بەڵام ئەو کەشتێ چارەنووسی نوخڕۆ بوونە تەنها سەرکەوتن هەبێت سەرکەوتنی خەڵکی ئازادی خوازانە بژی ئێوە زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزان دەسەکەی بە دابشکردنی خەڵاتەکان ئەو کامێرەکان حازرن بەڕێزان خەڵاتی دەیەمین ساڵیاتی شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی دەدرێت یەکەم خەڵات دەدرێت بە گەنجێکی 10 ساڵە کە 10 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی حەڤەی شوباتی ساڵی 2011 بە ناوی شەهید ڕێژوانەوە کە یەکەم شەهیدی خۆپیشاندانەکان بوو خانەوادەکەی ناویان لێنا ئەویش کاکە ڕێژوانی 10 ساڵانە خەڵاتەکە لەلایەن کاکە ئەنەسی کوڕی شەهید ئومێدەوە پێشکەشی دەکرێت بە فەرمێ توقيع المعقول من التسيير أو دولة ديوري قاعد ما لا يفهم أنا بولي ودري مشينا بولي باشی کاکە ڕێژوانی ئەوێ وتەیە پێشکەشکا بە فەرمێ عنده في ورق ورق
زۆر سپاس بۆ ئەمەدەبوونتان خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ توانیم خۆم بگەێنێرە بۆ ئەوەی کەوا بەشدار بم لەو یادا لە ڕۆژی حەڤدەی شوباتی ساڵی 2011 کە کاتێک ئەو لە خۆپیشاندانەکان کۆمەڵێک گەنج و لاو مناڵ شەهید بوون من ئەو کاتە کاکە ڕێژوان لە زگی دایکیا بوو من بڕیایم دابوو کە ناوێکی تر بە ناوی کاکە ڕێژوان دەبێت بەڵام دوای ئەوەی کە ئەو تاوانم بینی بەڕاستەکەی خۆمران نەگرت و وجدانم قبولی نەکرد منداڵەکەم ناونا بە ناوی کاکە ڕێژوان یعنی بەڕاستی بەڕاستیەکەی ئەنی تاوانێک بوو کە دژی بۆ منداڵ و بەو گەنجانە کرا هەرگیز لە بیرشم ناسێتەوە ئەم تاوانە بۆیە منداڵەکەم وەکو وەفایەک بۆ شەهید ڕێژوان ناو نابک بە ناوی کاکە ڕێژوان ناوم ناکە لە شەوی هەژدە لەسەر نۆزدەی ئەو کات شوبات کە 2011 ئەو کاتە بوو کە مناڵەکەمان بەوەلد بوو بۆیە ناومنا بە ناوی کاکە ڕێژوان خۆشم بە خۆشحاڵ دەزانم و شانازیش بۆ دەکەم کەوا مناڵەکەم ناوی کەسێکی هەردووتەوەکەوە لەو ڕۆژەداوکە شەهید بووە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونی ببوورێکەوە ناتوانم زیاتر قسە بکەم سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش زۆر سپاس بۆ کاکە هۆشەم باوکی کاکە ڕێژوان بەڕێزان خەڵاتی دووەم دەدرێتە خاتوونێک کە بەداخەوە ئێستا خۆی لە ژیاندا نەماوە ماوەی دوو مانگێکە بۆچی دوایی کرد کە ئەویش خاتو سەبیحە محەممەد سەعیدە کە ماوەی 62 ڕۆژ لە ناو خۆپیشاندانەکانی شاری سلێمانیە لەگەڵمانە بەردەوام بوو تاوای لێ هاتبوو بە دایکی خۆپیشاندەران ناسرااو بوو بۆیە خەڵاتی دووەمی 10 ساڵەی شەهیدانی حەڤەی شوبات پێشکەشی خانەوادەکەی دەکرێت کاک محەممەد هادی کاک محەممەد مەهدی کوڕی خاتو سەبیحە با فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەش لەلایەن بەڕێز کاک حاجی عومەر باوکی شەهید هێرشەوە دەیدرێتێ با فەرمێ بۆ بگەن هاوڕێیان کاک محەممەد نەشتەرگەری گورچیلەی بۆ کراوە هەر گورچیلێشی خۆی پێشکەشی برایەشی کردووە بۆیە باری تەندروستی ناژێژیرە بۆیە نەیتوانێت قسە بکات بەڕێزان خەڵاتی خەڵاتی سێم دەدرێتە یەکێک لە کوڕەهەرە چالاکەکانی شاری سەی سادە یەکێک لە خۆپیشاندەرە دڵسۆزەکان یەکێک لەو کەسانەی کە بەردەوام لەگەڵ خەمی شەهیدانا بووە و هەر 62 ڕۆژەکە ئەگەر لە سەیسایە خۆپیشاندانی نەکردوبێ لە شاری سلێمانی ئامادە بووە ئەویش کاکە زانای عەلی قازیە با فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی لەلایەن بەڕێز کاک دکتۆر هەواڵۆ پێشکەش دەکرێت با فەرمێ خەڵاتەکە پێشکەشە بە ئازادی خوازانی بادینان پێشکەشە بە شەهیدانی نان و ئازادی من خۆم بەشیانی و خەڵاتە نازانم پێشکەشە بەوان نەفەسمان درێژە تا کۆتایی بەردەوامدەری ئومێدمانەیە هیچ کاتێک بێ ئومێد نابێت خەڵاتەکە پێشکەشە بە شیروانی بەو ئازادی خوازانەی کە بنەماڵی بەرزانی تەعدێ شەدەتان لێکردن باشە پێشکەشە بە هەرێم پێشکەشە بە ئاکار پێشکەشە بە بریار بژی ئازادی تا کۆتایی ژیانم بەردەوامە دەست خۆش کاکەسانەکەم پیرۆز شەرمەزاری هەمووتان بەڕاستی خۆم بەشیانی و خەڵاتە نازانم زۆر داوا لێ بگرێ من شیانیم خەڵاتە نیم بەڕاستی زۆر داوا لێ بردنەکەم لە شەو یارە کارەباکانیان یەکەین بە پەتی سێدارە داوا لێ بردنەکەم هەمووتانە
لەسەر شەقام محکەمەیانەکەی بنەماڵی بەرزانێ بێ بەڕێزان هەموو کارەباکانیان زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین زۆر سپاس بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر سپاسی خانەوادەی شەیدانی سەربەرزەکەی کە ئامادە بوون لێرە هەر لێرەشەوە بە ناوی حەفەی شوباتەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر تاڕەسوولەکەین بە پێدانی ئەم هۆڵە بەخێر بێن سەر و سەرچاومە. بەڕێزان ڕۆژی شەممە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لەسەر مەزاری شەیە سوشی و کۆ دەبینەوە لە سەرقەبرانی سەیوان بۆ ئاگاداریتان.